باشی کە گەورە بووی حەزەی بی بە چی؟ پرۆفیسۆر پرۆفیسۆری چی؟ لە واری پزیشکە وەرە پزیشکیە. ئەی تۆ کە گەورە بووی حەزەی بی بە من چی؟ حەزم لێ یاریزان یاریزانی. بەڵێ ئەی تۆ حەزەکەی بی بە چی؟ هەر یاریزان یاریزان؟ لە تۆ کاتی خۆی حەز لە کافتریایە. وەڵا ئێستا حەزم لێ نەکەی حەزە لێ نییە. تۆ حەزەکەی بی بە چی؟ ئەبم بە یاریزان یاریزانی چیە؟ یاریزانی کچە شار. ئەی تۆ حەزەی بی بە چی؟ دکتۆر دکتۆری چی؟ دان دان. ئەی تۆ حەزەی بی بە چی؟ دکتۆری دکتۆری چی؟ دکتۆری دڵ و دەمار ئەی تۆ حەزەی بی بە چی؟ بە پارێزەر پارێزەر. ئەی تۆ یاریسان یاریزان. ئەی ئێوە من حەزەکەم ببم بە مامۆستا مامۆستای چی؟ مامۆستای زانست ئەی تۆ وەڵای من هەر لەسەر قسەی خۆمەوە پێشمەرگە ئەی بە پێشمەرگە. ئەی تۆ حەزەی بی بە چی؟ مدیر مدیری چی؟ پۆلیسی مدیری پۆلیس. بەڵێ والله باقي